بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. لە ئێوارانی گوڵستان و لە کەناڵی ئاسمانی پەیام لە 23 ڕەمەزان و لە ڕۆژ و شەوە زۆر مبارەکەکانی کۆتایی مای ڕەمەزانە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. خۆی گەورە ئەم شەوانە و ئەم ڕۆژانە بکاتە شاهیدی باش بۆ ڕۆژی قیامەتمان، بیکاتە ئەجر و پاداشت و بەڕەحم و بەزەیی و میهرەبانی خۆی ئەو شتانی ئەنجام یەدەین، ئەو شتە بچووکانەی کە تێکەڵ بە دنیا و بەڕیا و بە کۆمەڵێشتی زۆر زۆرە بێت نقصانی دروسەکا بۆ عەمەلەکان، بەڵام خوایشی بەڕەحم و بە بەزەیی لێمانی وەرەگرێت. ئەوە سوپاسگوزاریەکی زۆر زۆر گەورەی ئەوێت. داواکارین لەخوای گەورە کە ئینشاءڵڵا مانگی پیرۆزی ڕەمەزان بە خۆشی و بە دڵخۆشی بەرینە سەر و ئەم شەڕ و فیتنە گەورەیە کۆتایی پێبێت و موسڵمانان و بە تایبەتی ئەهلی کوردستانی خۆشەویستی خۆمان پارێزراو بن. لە خزمەتتانە بەرنامەی ئەمڕۆمان لە خزمەت کۆمەڵی مامۆسای عەزیز و خۆشەویست و گروپی مناجاتی مەولانا و هەروەها مامۆسای عەزیز و خۆشەویست و برای هاوکارم مامۆستا سالار لە خزمەتتان بین و بەرنامەی ئەمڕۆتان پێشکەشەکەین. مامۆستا لە سڵای سڵاو لێ یا شێخیان هەر بمێنی یاخواسەکەم یا شێخ پێشەکێکی جوانی وت بینەرانی عەزیز بیسەران لە هەرجێکەن سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. ماوەتەوە بڵێم کە ئەمڕۆ ئینشاءڵڵا باز لە تەوەرێکی گرنگەکەین یا شێخ کە بەڕاستی من کە ئەم تەوەرەمان هەڵبژارد سەیری دینەکانی دیکە، سەیری نەتەوەکانی دیکەوانی کە لەسەر دینی ئیسلام نین، کەمتر ئەوە بەدیەکەی کە هاوسەنگی کۆمەڵایەتی لە ڕێگەی دینەوە لە ڕێگەی پاڵنەرە دینیەکانەوە بەدی بکەین. ئێمە لە دینی ئیسلامە یەکێک لەو شتانەی کە ئەگەر وەکو خۆی دین جێبەجێ بکەی یا شێخ ئەو هاوسەنگیە زۆر زۆر گرنگی پێدرێ. یعنی دایم پاڵنەرە دینیەکان، قەولەکان، ئاەتەکان، فەرمودەکان وامان لێکەن کە جیاوازی چینایەتی دروست نەبێ. ئەویش ئەمڕۆ ئینشاءڵڵا باز لە بەخشندەیی و بەخشین و هاوکاری هەژار و نەدارانەکەن ئینشاءڵڵا پشیان بەخوا. جا پێشەوەی جەنابی کاک دکتۆر بانکەین بە سەرەتا بە قورانی پیرۆز دەستێکەکان یاشەکان. ئەویش کاکە ڕامین عەبدولوالیمان لەگەڵە. کاکە ڕامین جان بەخێر بێ. کاتەین بە بەڕێزت فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولقد خلقنا الإنسان من صلصال من حمأ مسنون والجان خلقناه من قبل من نار السموم. وإذ قال ربك للملائكة إني خالق بشرا من صلصال من حمأ مسنون فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين. فسجد الملائكة كلهم أجمعون إلا إبليس أبى أن يكون مع الساجدين. قال يا
إبليس ما لك ألا تكون مع الساجدين قال لم أكن لأسجد لبشر خلقته من صلصال قال ألم أكن لأسجد لبشر خلقته من صلصال من حمأ مسنون قال فاخرج منها فإنك رجيم وإن عليك اللعنة إلى يوم الدين قال رب فأنظرني إلى يوم يبعثون. خوي گەورە جەزا باتە إن شاء الله. تمام درێژ بی تەمەن درێژ بی یا ربی. صوتێکی خۆشی یاشە طبعا ما شاء الله دەنگی زۆر خۆشە تۆفیقی با یا ربی. ماوەسە سالار طبعا لە خزمەت ماوەسایەکی زۆر عزیز و خۆشەویستین و جنابی دکتۆر نازم محەممەد کە جنابیان ماوەسای زانکۆن و ئیمام و خەتیبیشن حەزەکەین پێشوازی لە جنابیان بکەین. ماوەسەکان کاک دکتۆر. السلام عليكم وصيام دكتور جان خير بين اخوان استاذ شاوكم عفوا وصيام خير بيا اخوان جناي ما وصل ولا قبيه يعني في خوش بكام يعني كلهم يباشروا سلامتك يا ربي عزيزا فرموا يا شيخ نجنا فرموا ما وصيام امباسي هاوکاری و ماوەسە سالار مقدمەیەکی جوانی فەرموو بە تایبەتی پێش جەژن هەر خۆی خۆشەکە ماڵ قەرە باڵغ بێ وشتی جوانی تیا بێ و بەڕاستی ئەم دوو جەژنش زۆر گەورەیە لای موسڵمان چۆن دەستگیرۆیی موسڵمانان هەژارەکان خزمی خۆمان ڕەفیق کەسێکی نەدار بکەین بەو توانایی کە خۆمان هەمانە یا ئەو خەڵکی کە بڵین زەکات و سەرفیترە دەرەکات چۆن يارمتي هجارة كان بن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الحمد لله الذي جعل الإنفاق سببا للبقاء وجعل البخل سببا للفناء والصلاة والسلام على من قال ما نقصت صدقة من مال رواه مسلم. بوي كوا أجر بهلي وربجرين تيدجين لوا يشوي وادكي تيبر أبي أم هلا بقوزينوا لرك هاتم گوڵستانم بینی چیرۆکێکی سعدی شیرازیم بیرەخاتەوە کە لە گوڵستاندا داستانێکمان بۆ بەیان دەکا پێمان دەڵێ کەوا بەهای شتەکان پەیوەستە بە سوودەکەیەوە لە کاتی پێویستە واتە چۆن بزانین بەهای شتێک بزانین پێویستەکە سوودەکەی بزانین یعنی کە سوودەکەی مازانی ئەزانین ئەو شتە بەهاکەی چەندێکە پێوەری ئەەکەین و ڕەسیدەکەی ئەزانین و هەر ئەوەش پێوەست نییە و دروست نییە کەوا بزانین سوودەکەی چەندێکە بەڵکو ئەو کاتی کە ئێمە پێویستمانە لەو کاتە ئێمە سوودەکەی وەربگرین. دەڵێ لە بەسڕە بووم لە بازاڕی مجەوهرات و زەڕەنگەرەکان کابراەک بینیمی کەوتینە گفتوگۆ ڕاوێژمان دەکرد بە یەکەوە باسی گەشتێکی کۆتایی خۆی بۆ ئەکردم کەوا لە ڕێیا کە دێتەوە گەشتەکەی دیارە دوور و درێژ بووە ون دەبێت لە ڕێگا دەڵێ توونێتی و برسێتی هەتاوەکو سەرەمەرگی هێنام نەمزانی چی بکەم ڕامە کرد بەم لە بەولە هەتاوەکو چاوم بەلکی سێکەوت لە خۆشیە دڵم کەوتە لێدان هەناسەیەکم بۆ گەڕایەوە چوم سێرم کرد وتم بەڵکو ئەمە خوایە دەنگێک گەنم دەنگێ زەڕات شتێک بێ لەو بابەتەوە خۆمی پێڕزگارکەم دەڵێ کە کیسەکەم کردەوە بینیم پڕە لە زێڕ و مجەوهرات و ئاڵتون لەبری خۆم و ئەموت لا ئیرادی ئای خۆزگە ئێستا دەنگێ گەنمی برژا و دەنگێ زەڕات وایە من ئێستا چی بکەم لە زێڕ و مجەوهرات و مرواری و یاقوت کاوبوو سوودەکەی با هەشی بێ بەڵام لە کاتی خۆیدا نەبێ سوودێکمان پێناگەێنێ کاوبوو ڕەمەزان ئەو سوودەیە کەوا ئەو شتێکە لە بەدەستمانەیە بە هاکەیمان بۆ ئەژێڕێنێتەوە ئێمە لە مانگێکی پیرۆزی ئاوین کە برسێتی لەم ڕۆژانات چاوەکانمان بۆ ڕوو نەکاتەوە کەوا درکەکەی بەوە کە شتێک هەیە لە ناختا بەرامبەرێک ئەخوێنێتەوە بەرچاوت ڕوو نەبێتەوە لەوەی کەوا هەز بکەی بە برسێتی ئەوانی تر ئەو کاتە دەست ئەچێتە سەر ئەوەی کە هەتە بیبەخشی هەتاوەکو ڕەسیدەکەی دیاری بکەی بەڕێزان ئێوە ئەزانن کەوا لە دنیادا ئێستا ڕۆژانە 1.8
ملیۆن دلار سرف دەکرێت لە چەک و تەقەمەنی و ئەسلحە و ئەم بابەتانی کەوا چی ئەکەن من و تۆ ئەکوژن قابل لە خۆ چی پێەکەن و بابەتانە بۆچی دروستەکری ئەم هەموو ئەتۆم و زەوهێزە دەزانن ساڵانە 200 میلیارد دلار سرف ئەکرێ بۆ تەنها دروستکردنی یاری و ئەپاگەیمینەکان و عددێکی زۆر دەزانن کەوا 26 کەس هەن لەم دنیا کە ئێستا سروەتەکەیان بەقەت نیوەی هەموو سروەتی ئەو خەڵکەیە کە ئێستا لەسەر زەویان و ئەژین ئێمە بەپێی دوایین راپۆرتەکانی ئومەی متحیدە 600 ملیۆن کەسمان هەیە کە خوار هەژارن هەژار خوار هەژارن ئێمە ئەگەر بێت و لایەک نەکەینەوە لە خۆمان لە چواردەوری خۆمان ئەم ڕەمەزانە نەکەینەوە وەسیلەیە بۆ ئەوەی کەوا ئاگامە لە برسێتی بەرامبەر بێ بێگومان ڕەنگە نەتوانین مانگەکانی تر ئەوە بکەین بۆیە فرسەتێکی گەورەمان لە بەردەستایە بە تایبەتی لەم چەند شەوەی کە ماوانە دەستێک بکەین بە خۆمانە ئاگاممان لە چواردەوری خۆمان بێ بزانین کەوا ئێمە برسیمانە کەسێک هەیە برسی شێتی و ئەمەلێکیشی نییە بەوەی کەوا شتێک هەبێ کە دانیشێ بەربانگێ پاشەوێکی پێ بکاتەوە یان جلێکی جوان بکڕێ وەکو هەر کەسێکی تر بۆ ماڵ و منداڵەکەی بەخشین لە ئێستادا پێم وابێ لە هەموو کاتێکی تر گرنگترە نەک ئەوەش بەڵکو ئەوەی کەوا ئەجرەکەی مضاعف بێ چەند جارە بێ ئیتر ئەو فرسەتێکی باشە کە ئینسان ئەگە تا ئێستا نەیکرد بێ حەز بکە بە چەند قات بۆی بنووسێ ئێستا گەورەترین فرسەتی لە بەردەستایە جناوی دکتۆریانی زۆرێک لە مسلمانان لەوانی کە سەخاوەتیان هەیە و ئاباخشن جاری وایە ینی گرفتێک بە تایبەت لە جیانی ئیسلامیە لە زەکاتە لە سەرفترەیان لەوانی کە خوا پێداون لەوەیە کە نەمەتی بەخشینەکە ئەی بەخشن وەکو نمونەی بەڕێزت باست کرد لە چۆنێتیەکەی گرفتمان بۆ دروستە بێ لەوەی کە مەسەلەن لەوەیە کابرا 10 ملیۆنی هەبێ ئەچێ پارچە پارچەی و کەمکەمیەکات قسەیەکەیە لەسەرەوەی کە ئایا ئەم 10 ملیۆنە چۆن ببەخشرێ باشترە کەمکەمێک ببەخشین لەوەی زۆرترین هەژار بەسەرکەینەوە یاخۆ نەخێر چەندێتیەکە بکەین بە چەند بەشێکەوە بۆی ئیسفادەکە بکرێت ینی بە تایبەت کەسەکە لە هەژاری دەرکرێ بەڵێ کەسەکە لە هەژاری دەرکرێ باشترە یاخۆ نەخێر وردیکەینەوە 250,000 بۆی زۆرترین هەژاری پێ بەسەرکەین دەمپۆش فەرمایشتێکی پێغەمبەری خوام عەلەیهی سەڵات وسەلام بینێنا قسەکانت کە کەسێک داوای خێری لێ دەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یا تاقێکی بۆ ئەکرێ داسە تەورە هەشتێکەکەوە دەفەرمێ بڕۆ خۆت پێ بژێنێ ئێستا واتە فێری ڕاوەماسیم کە نەوەکوی ئێستا ماسیەکەم بیتێ بۆی بتوانم بەو شتەکەمی کە هەیە بتوانم ڕۆژانەکانی تەواو پێ بکەم نەوەکو تەنها ئەمڕۆ ڕزگارم بێ کابوو بەڕێزان ئەو پارەی کە ئەی خەمڵێنێ هەر چەندێکە بێگومان بکرێتە وەسیلەیەک بۆ معیشەتێک نەک بۆ کاتێکی دیاریکراو بێ بەڵکو لە ڕێی ئەو پارەیەوە لە ڕێی ئەو وەسیلەوە بتوانێت ئەم کەسە خۆی دەستگیری خۆی بکە بەڕستان ئەزانن کە ئێمە تەنها بۆ ئەوەی فەقیری نەهێڵین لە دنیا پێویستمان بە 20 میلیارد دلار فقط 20 میلیارد دلار بەڵام بۆ جۆرەی کە باسمان کرد دەستگیری بکرێ نەوەکو ئەمڕۆ پارەکەی بیتێ و خەرجی کاو نەمێنێ ئێمە چەند ساڵێک پێش ئێستا کە بیر مەکەوێتەوە هەر ئەو لەگەڵ مامۆساکە دانیشت بوومان بۆ بانقێکی ئیسلامی داننی هەر فکرێکی ئەو بەسیتی ئەوە زۆرە بوو فعلا ئیشەکەمان هەتا ئێس ئەمڕۆ بەردەوامە مامۆسا حەمەمین لێرە ناوێنم سڵاو ڕێزم هەیە بۆی ئەهاتن پاریان ئەهێنا بەڵام نەمانەیە بە کەسێک بۆی ئەو ڕۆژی پێ بەڕێ بکە یا مانجێکی پێ بەڕێ بکە بۆ جۆرە نەبوو بەڵکو ئەمانوت کاکەجان توانای چی هەیە توانای چی بکەی ئەو دەتوانم کاسبی بکەم ماتۆڕێکمان بۆ کڕێم ئەم ماتۆڕەکەیە 12 وەرەقی پێویستە بەڕێزم چەند مانگ توانیت بۆمان بخەملێنە لە دوای ئەو پارەکەمان تەسلیمەکەیتەوە فەرمو بڕۆ ئیشی خۆت بکە و ئێمە هیچ پەلە لێ ناکەین ئیشی خۆی پێکرد و پارەکەی تەواو بوو ماتۆڕەکەش خاوەنی خۆیەتی و پارەکەش گەڕایە دیسانەچۆ باخەڵی کەسێکی تر بەم جۆرە وامان کرد لەوەی کەوا ئیشەکە هەم بەردەوام بێ پارەکەش هەروەکو خۆی بێ کابوو ئێمە پێویستمان بە شتێکی زۆر گەورە و زەخم نییە هەتاوەکو فەقیری بنەبڕ بکەین پێویستمان بە تەنها عەقلێکە لە پشتی ئەو مادەیەوە کەوا بیبەخشین ئەو کەسە بەردەوام بێت و ڕزگاری بێ لەو فەقیری طبعا مامۆستا سالار ژنای مامۆسا من تەکلیفێکم لێ هەیە تر نازانم بەکەمانەکە ماشەڵڵا دەنگی زۆر خۆشە ینی بە تایبەتی لە نوێژی بەیانەیە کە گوێ لە دەنگێ بێت لە مزگەوت یان لە نوێژە ئیشا نوێژە جەهریەکان ینی تۆ بەڵێنی لێوەرگری قورآنمان بۆ خوێنێ هەستەکەم
ئێتنازم وعدایمەوە ساگە لە لە کۆتایی حەزەکەی پێخوێنی بە یەک دوو پرسیاریکەی گرنگ فرصتە فەرموو ئیزنەیە لەم دەڕۆژەیە ئێمە شتێکمان هەیە پێوتێ سەرفترە جنای مامۆستا ئەبێ هەموو موسڵمانێک لە مانگی ڕەمەزان لە دە کۆتاییە پێشەوەی جەژن بکەین سەرفترە بدەین ئەم سەرفترەیە چۆن ئیختیاری بیدەینە شێ ئەمە زۆر زۆر گرنگە کە خەڵکێکەیە نازانێ ینی من چەندین تەلەفۆنم بۆ هاتووە بە حکومی لەم بەرنمەیە بینی ویانم زۆرتی مامۆسان بینی و مقابل یانە وڵی سەرفترەمانێ ئەرە بیدەینە شێ باشە یعنی ئەم پرسیارە لای زۆرێک لە مسلمانانەیە ئەم سەرفترێ ئەبێ بدرێتە کێ و چۆن پێیان بدەین سڕەن ئەو علانیەن کە مامۆستا بینم شتێکم بیرەکەوێتەوە حەزەکەم وەکو یەک نمونە لە یەک دەقا باسی کەم دیارە ماوەی 20 ساڵە من گوێ لە خەونی خەڵکە گرم و زیاد لە 20,000 وەکو ئەو هینی کەلامە داتایە خەوم بۆ هاتۆ بەسی ترینیان دوێنێ بوو برادێک لە بەریتانیا پەیوەندی کرد لە دوێکە قسەمان کرد وتی شتێکی حەزم کرد هەر پێت بڵم ینی بابەتەکەی خەو نەبوو بەڵامتی ئەمە شەیە کەوتیان جەنابەت بۆ جۆری حەزم کرد پێت بڵم خەوەکە وتی لە شەقامی نازانم کوێ ئەڕۆشتم لە بەریتانیا طبعاً وتی ئافرەتێکم بینی دیار بوو جەوەکی سار بوو بارانی شەباری وەکو لای خۆمان دەڵە سوالی دەکرد شتێکی وام لە باخەڵا نەبوو بەڵام وتم ئەو شتەی بەڕێزت ئێستا باست کرد سرا وعلانيا قال إن تبدوا الصدقات فنعم ما هي وإن تخفوها أو تؤتوها الفقراء فهو خير لكم طبعا بشاري تو عشكرايكي خير إخوات هردسكي ولو أقرب كسبي نزاني ديارة اشتكي باشتره أما وكوي كخلق بيزاني بوي كوات شاول يبكى ديسانه والنعم طبعا وتي اشتكي أوان بيت كوتو كوا أقر بيني خوتو خواش تبكيتو كز نزاني اشتكي زور باشا اشتكي ما بيو أو أنا شوكة قراموا خوتم طبعا هذا رمضان وتي بخدمتي في غمر خوالي صلى الله عليه وسلم جيشتم فالمي خواي قولك كاركتي زور في زوانبو الله كاركتي زور في زوانبو برزا من لما وي أمبي سزاري كومباس كدنوكو داتاكي تقريبي حتى إسا نمديوه في غمر خوالي الصلاة والسلام يشي باسي كابشيتا خوي هيج كسي كوا أقر بخشندو مهربان نبوبي الله أقر بخشش نبوبي توناتواني كوا أو فضل دس خوي كبخششة في غمر خوالي الصلاة والسلام بينينيتي مصاحبة كدنيتي حتى وكو خود بخشش نبي ناتواني داواي بخشين لخواب كي حتى وكو خود بخشش نبي بخش كار نبي شاك كار نبي قصيكي ياباني هي بما بوجوري قال النام بيتو هيكاري على هر إنسانك روناشي إنساني كتره وهذا أويك أي بخشي أما أجر لروي فلسفي ماديو بين بيشاي خمان فلسفي وجودي بيمان دله مادة يعني زي روزي وآتون بخوي خامكي وشكه هيج بهاي كينية واتي سمن باريكم لباخلة حل باخل معه أمي برداخي أبكر نامي بارك دربينم بوم ناكا حتى وكو بار درنينم بويله بخوشتي كي وشكه حتى وكو تحرشي بينكي انجايت الباهاكي بو دريك وشتيك بو اكا اگه ناخوي داخي كليلي بي بخوا درختك بو صوزكا نگنمك بو ارويني نپرداخي او بويني هيچ بوناكا مگر اوي كجولي بيبكي او كاتبي انجا فلسفي منطقي انجا فلسفي اجتماعي تو شتيك ابخشي بيكون كسي كي بي اجيني تو ومن احياها فكانما احيا الناس جميعا بيشوي كسوره منافقون اتي ده ربي لولا اخرتني الى اجل قريب فاصدق يعني هم اواتي انا ويتنها بقرن ولا بريكشد فأصدق وأكون من الصالحين تاوكو ببخشين جا بيشوي كوادكي بيتو إسلا بدسته إسلا كمان أجر رجيمي بيشوي خومان أمباري يكصف تيبيني وري أجري ليمان نايب أصلا رازني كتوني حمامكي بيجرمك بلام روجي قيمتي هبو روجي باربو كوابو بيش أو كوار رصيدكي بيت السفر تو أمره رنجشتك بوكا قيمتي شي هبه بلام كرصيدكي هات خوارو بيجمان أبي داخل بيكي بفرج لجير خوتاو ببيبروي بسريا هيش قيمتي شي نامين كوابو بنهيني بي ياوكو با ئاشکرا بێ نیەتەکە یەکلای ئەکاتۆ بینی خۆی و خۆی گەورە و ئەجرە بدرێ بە کەسێک یا بدرێ بە چەند کەسێک نەیزانی پرسیارەکە ئێستا پێشەوەی بێن بەرنامەکەتان خواشایی دەر کەسێ لە دەری مزگەوتنی وتی شتێکی وام هەیە بێن بەشێ نازانم فڵانە کەسێ فەرموو بۆی بەرەوە خۆت بڕۆ بۆی بەرە کەوا بوو نازانم پرسیار لە جەناب دەکەم نازانم ڕێکخراوێکی نازانم شتێکی تر هەیە پرسیارەکەم و ئەزانم ئەو کەسێک کە پێویستێتی دەستنیشانی بکات و تەسلیمی بکرێت و ئیسفادەی لێ بکات بۆ ئیسفادەی لێ بکات بابەتەکە ئەوەیە کە ئیسفادە بکرێت لەو شتە جا الصدقة وكو خشتان زان تنها أونية ببخشي عندك زوازان هروي بار بخشي الكلمة الطيبة الصدقة كلمة خيرها الصدقة إماطة الأذى عن الطريق هر صدقة يقول باجان هر إنسان هر نيزاني يعني فليقل خيرا أو ليصمت يعني هيش نكا
نەپێ بکەنێت تەبەسم فی وەجهی ئەخیکە سەد ئەوە شەر نەکە بەس بێدەنگ بە خێرە دەسەکەوێت نەبێتەوە هۆکاری بینی دوانتێک بێت بەس بێدەنگ بە خێرە تا ماوەسا ئەو دڵخۆشیە چییە کە لە سەدەقە و بەخشین و لە پێکەنین و لە سڵاوکردنێکە هەیە ئەو دڵخۆشیە بە هۆرمۆنێکەوە هۆرمۆنی دۆپامین ئەکسیسیۆنی ناوی شتێکی لەو بابەتەیە کەوا هەمان ئەو هۆرمۆنێکەوە لە کاتی خۆشویستی بینی دوو کەسە دەرئەدرێ ئەو پارەکە ئی بەخشی ئەو هۆرمۆنە دەرکێ و جست حزب ئیسراحەت و خۆشیەکە بۆ جۆرە مرتاحەبیت و هەروەکو ئەو هۆرمۆنی کەوا لە نوێژی بەیانیانە هەیە یان لە زووخە هەسانە هەیە ئەو هۆرمۆنە دەرەکریت و ئەو ئاسوودەی هەستپێکی چێژی تایبەتی خۆی هەیە پێشەوەی داواکاریەکەی تۆ جێبەجێ بکات جەناوی مامۆستا بە مناجاتێک بڕ زۆر باش وی ئەوە ئەوە هەیە بێ منەوعات بێ مامۆستاش گویان لێگرێش کاکە میهران بەخێر بێنەوە بەخێر بێن سپاسدانەکەم وەزعتان باشە شکر الحەمدولله سپاس بۆ خوا خزمان باشن لە ڕۆژهەڵات باشن الحەمدولله سپاس بۆ خوا بۆ انشاءالله خوای تبارک و تعالی لەسەریان لا بدات و پێش بەخوا انشاءالله کێشەش نامێنێت بەستان شتی زۆرم بیرەخاتەوە هەرو چیرۆکی کە باسمان کرد تەمان دوایی کا بە شعرێک ئەگەر بۆ جۆرە دوایی پێم بڵێنیان ئێستا کە دەفەرمێ دەر بیابانی خوشکوڕی گیرەوان تەشنەڕە دەردەهان چ دوو چ سەداف واتە دەڵێ لە بیابانێکی تەشت و بەرینە کاتێکە لیکە دووشک بۆتەوە و توونێتی یەخەتگرتووە ئیتر یاقوت و مرواری چ سوودێکی هەیە نەمەتەکەی خوێندنەوەکەی ئەگەر بۆم بڵێن جەزات باتەوە حتما انشاءالله بەسەر چاو بسم الله الرحمن الرحیم دڵ بەدەنگ و باسی بێمەیلیت ئەوە ئەتلێتەوە حاڵەتی شێتی سەری لێدا حاڵەتی شێتی سەری لێداوە هەر ئەخولێتەوە بێ ئەوەی دەنکێ لە خەرمانی ئەمەل دەستخادەمێ دەم لەگەڵ دەم زامەکانی کۆنی لێ ئەکولێتەوە چاوەڕوانی هیمەتێکت بوو بە کوێرایی ڕەقیب هودهودی پەیکی سەبا ئاخۆ ئەبێ کەی بێتەوە خوا ئەزانێ پڕ بەدڵ خوا ئەزانێ پڕ بەدڵ عەرزەی پەشێویت عەرزەکەم کەی نەسیمێ دێ لە تۆوە ژەنگی دڵ بسڕێتەوە وسوسەی شەیطان و نەفسە یا شەیاطین البەشەر کارەساتی ڕۆمەکات و مڵکی دڵ ئەگرێتەوە هەڵمەتی مەردانەکە و پیرانەکەی پیرم ئەگەر بێتە مەیدانی وەفاوە سەهلە بۆم دەردێتەوە من سولەیمانی گەڕۆک و تۆ سولەیمانی حەشەم سادەخیلت بم نەکەی با لوتفەکەت نەبڕێتەوە
دەستی هیممات بەرمەدە و دەرگا لە یاراندا مەخە ئاگری عەشقت لە دڵدا حەیفە با نەکوژێتەوە با لە بۆتەی مەدرسەی عشقت فەنایی دەرنەچێت با لە بۆتەی مەدرسەی عشقت فەنایی دەرنەچێت تاوەکو قەق نەس نەسووتێ قاڵە بێ ئەتوێتەوە بینایی چاوم یا رسول الله بینایی چاوم یا رسول الله المدد یاهو یاهو یا الله المدد یاهو یاهو یا الله بینایی چاوم یا رسول الله بینایی چاوم یا رسول الله المدد یاهو یاهو یا الله المدد یاهو یاهو یا الله یا رسول الله yanım bafida peşkaşe takan salamu salla boçi begarem bu mucizatı tu khut mucize babarzi sifat binayi çağım ya Resulallah binayi çağım ya Resulallah el meded yahu yahu ya Allah المدد ياهو ياهو يا الله كم وصفت بنا لنا وصفاتك كم وصفت بنا لنا وصفاتك بكم باساس وصف سنات بكم باساس وصف سنات بناي شاوم يا رسول الله بناي شاوم
ساری پاکت هتوین این ابوا لا روی سر بیسان بینایی چاوب یا رسول الله بینایی چاوب یا رسول الله المدد ياهو ياهو يا الله المدد ياهو ياهو يا الله صبرت بالاتك لا صبري أيوب حلمت لا حياة خوان كرامة راستي وتارت جواري رفتارت برزي كردارت نايا إثبات وفات بعهدو پیمانی ساغت چه کاته هاتو چه ساته نهاد بینایی چارم یا رسول الله بینایی چارم یا رسول الله المدد یاهو یاهو یا الله المدد یاهو یاهو یا الله أي جزاكم الله. أي جزاك يا رب الله إخوة توفيقتان إن شاء الله. وقتان نرزي سپاس عرب من كاكا مهران سلام ماموسا يا شيخ شنو خدمة ما وصاها؟ تو شنو خدمتي كاكا؟ هرتينو بس بيك برسيار ما أي بو برسيارك ناخذ دو القرآن. إيه باش تمام هنا كي بو شاكم ماي كاكا. لا من ما السن وصل. نعم أستغفر الله. بورا كاكا من رامي يا شيخ سوري حزلة با قرآنك بروا إن شاء الله. أصيغ فرم. قلنا خوش ولا كاتك ترى حقتان بوك وزابته دورني أتنا ماموسا توصل دورة. حزة كيبا نزيك تريكا ما سيليم تيشي ليم يا باشا كاكا الرباس قليني أخواه وكليه أخواه هروني ليزا توصل برزيكر باش طبعا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذي خلقني فهو يهدين والذي هو يطعمني ويسقين وإذا مرضت فهو يشفين والذي يميتني ثم يحيين والذي أطمع أن يغفر لي خطيئتي
رب هب لي حكما وألحقني بالصالحين واجعل لي لسان صدق في الآخرين واجعلني من ورثة جنة النعيم واجعل لي لسان صدق في الآخرين واجعلني من ورثة جنة النعيم واغفر لأبي إنه كان من الضالين ولا تخزني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم صدق الله العظيم بارك الله جزاك الله الشيخ ناقنية كاكتو فرزابة ما وصيان طبعا بروجيش ما وصاوا كاك ميرانش هل بروجو ايش البرج مو هالبرج بس هي ذات الزختك وهي راسه أبزامني ما بروجو وصيان ما وصل برسيارك بيرباو بيرما هذه قلوة جناي ما وصق قولك لا كردواري زور كات برجوماني الله تابا مالي خود این به مزگەوت حرامە شتێکی وام بیستووە لە خێر و سەدەقە و هاوکاریەکانمانە وا باشترە بە پلەبەندی بڕۆین ئەوانەی کە لێمانەوە نزیکن لە کەس و کار یانەوەی کە لە ناو کۆڵانەکەتا یاخود نەخێر بیدەیتە دەست کەسێک ئەگەر دوورە شاریش بێت وا باشتر نییە بە پلەبەندی بڕۆین یاخود نەخێر هەرچۆنێک بێ ئەبێت هەرچەنە خۆت وەڵامی خۆتدایەوە لە پێشێکێکە بەڵام میش تەنها ئیشی دی قسەکەی خۆت جەناب دەکەم بەڵێ بەزەبت تۆ ماقول نییە کە چواردەوەرەکەت بسیوە مانتی قوبوڵیەوە ناکە تۆ پارەکەت بگەینتە شوێنێکی تر بێگومان لە چواردەوری خۆت هەیە تەنها گەر سێرێ بکەیت و چایە بخشێنی ئەوە لایەقترە ئەوە حەقترە و سێر بکە ئینسان بزانێکەوە بەڕاستی محتاجەکانی چییە لە نزیکەکانیەوە دەست پێ بکە باشتر و ئەولاترە وەڵڵاهو ئاعلەم قسەیەکی شەیە لەسەر ئەوەی کە ئایا بۆ نە 3000 بڕیار دراوە بۆ سەرفترە بە هەژارەوانە ئەگەر کەسێک ئەڵێ من بۆ هەر نەفرێک 5 بەخشم 10,000 بەخشم ئەوە خێری زۆرتر بۆ نووسێ یاخود ئەبێت سيرك برزم خواهي فرمين مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة دنك جنم بحوصدة لا يخوي سبحانه وتعالى شاكا خير من 1000 شهر لليلة القدر واتأجر خوي سبحانه وتعالى ميل بكاك قبول به أجرك الثابت بوبو وأولك قولي كوتو أو كوا بيدان لا واجب لسري زياديك زيادة لنسي مضاعفة كأفرمي خير من 1000 شهر 8 صالو 4 مانگ واتبس أوي كوا كرمي فرمو بي قبول بي حد أقل أوي بلام دو كز لراهن داني كان توزي قرآني خويندو دور كاشون يجي كردو داني كان لدواي ترايحون روشتو حتى بياني أم دوانا جوازن جوان باشا
هەردووشیان بۆیان قبول بووە بەڵام هی ئەمیان جیاوازە و ئەجری زیاترە بێگومان حتا ئەتوانی ئینسان بیخاتە سەری لەولا بۆی سەڵسەکراوە ئینشاءالله لای خۆی گەورەی شێخ من پرسیارم نەمای تر ئەگەر هەموو پرسیارەکانم کرد یاخۆ خۆرزە بۆ تۆمە مسەگیان ئێمە پێمان خۆشە گەر جەنابەت ئەگەر نمونەیەکی جوان لەسەر بەخشین بێ لەسەر تەقوا بێ لەسەر هەر بابەتێکی ئیمانی بێ بیکەین بە کۆتایی ئەم چاوپێکردن لەگەڵ دکتۆر نازم ئینشاءالله. قوربان جان یاعازێکم پێدا اقتراحێکم کرد لە بیدایەتەوە کەوتم ئەو خەونیان بۆی جێڕاومەتەوە بەڵێ من نەمدیوە بەڵام ئەکرێ هەژبوو بێ بەڵام بەڕاستی نەمدیوە بەی چاوم نەکەوتەوەکەوە ڕسوولی خوا عەلەیهی سەڵات وەسەلام چوو بێتە خەونی کەسێکەوە کەوا چاکەکار و بەخشش کار نەبوو بێ. نمونەی زۆر زۆرە زیاد لە 1000 زیاد لە 100,000 خەڵک دیوێتەوە تەنها نمونی کەسێکە بە باسەکەم کە لە بەردەم تا دانیشتووە ئەی ئەبێت چەند کەسی تر هەزارەهای ترمان هەبێت کە ئەوە ڕۆژانە لەو نمونە ئەبینن. ئەمەش عیبارەتە بۆ شتێکی ترکاوە پێمان بڵێ کە ئەهمیەتی ئەو شتە چەندێکە. ئەگەر دیقەت بن لە قورئانە خۆی سبحانه وتعالى لێک ئاەتە فەرمایشتی نەفەرمووە کە فەرمێ إن الله مع المصلين إن الله مع الصائمين إن الله مع الحجاجين مع المعتمرين بەحی جۆرێ لە کاتێکە ئەرکانی ئیسلامە بەڵام إن الله مع المحسنين باشە چاکەکار بەڕاستی ئەو کەسێک کە چاکەکارە ئەوەی ئامانجی نوێژ و ڕۆژەکەشمان بۆی ئەوەی بمانگەێنێتە ئەو مستەوە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون واتە ئەم پەرستش و شعارانێکی ئەمە ئەیکەین بۆ ئەوەی بمانگەێنێتە تەنها ئەو مستەوایەکەوە ببەخشین. دیقەتتاندا بێ ئەمە کە جێی زۆر دڵخۆشیە تەنها مسلمانان خەریکی ئەو کارن بیلەوە ئەکەنەوەکەوە سەرفیتە بن و بیلەوە ئەکەنەوەکەوە زەکات بن و حەج بکەن و جەنابتان لە ئێمە زیاتر دەرەوەتان دینیوە لە هیچ ئەدیانێکی ترە با بڵین لە هیچ ڕێکخرا و مؤسسەیەکی حکومیە شتێکی لەو جۆرەمانیە کەوا تۆ ئیلزام بکە لەوەیکەوە حرەکەیەک بە باخەڵی خۆت بکەی ئەو کەسێکەوە محتاجە دەستی بگری شتێکی وامان نییە تەنها خۆت و خۆت ئێمەین کاڵین خۆت و ئەوانی تریش. جناوی دکتۆر کاکە ڕامینیش کەممان بۆ بخوێنەوە کاکە ڕامین ئەوە سێ خولەکی ترە دەین بە بەڕێزت فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان.
ئەی جەزاک الله خوازا باتەوە کاکە ڕامین گیان ئەوسەیان خۆش زەخێتان عزتمانە مەمنونستانە خۆ دەستا کاکە ڕامێ دەستا خۆش بە یا ڕەبی ئەوسەیان عزتمانە قوربان چاوەکەمی قوربانە دەنگ ناوزێ بە قوربان کاکە ڕامین گیان خوشحاڵ بن ڕۆژەزاتان باتە ئەوسەیان حافسان بە قوربان فەرماوەسەجیان عەفوەن من ئەمێنمەوە بەڵێ بەڵێ ئەلەوێ کاکە مایکەکانتان لێی نەکە دەست خۆش یا شێخ بۆ نای دێمە شوێنەکەی خۆم وەرە یەکجاری وەرەوێ با من هەندێک ماشەڵڵا زۆر دەنگی عەجیبە زۆر تایبەت بوو تاقە نەبوو تۆ لە پرسیارە و با قورآن بخوێن کاک میهران یەک تێبینی نازەم ژەنابتان ئەهلی دەنگن ئیسە بڵێ مامۆسا لە نوێژە کە قورآنە خوێنێ زەنی قورآانی ناو نوێژ زۆر جیاوازە لە زۆر نەزم هەستەکەم تەسیری زیاتر ناو نوێژە تاکی دەروایە چون تۆ وەستی بۆ ارتباطەوە لەبەرەوەیە مامۆسا مەڵا بڕهانی عالی کە دوێنێش باسمان کە دەرجاتیان عالی بەڕاستی سەوتێکی تایبەتیان بوو لە کاتی نوێژە بە سەبکی مامۆسا عەبدولباسط بە نوێژیانە کرد یانی عەجیب بوو تۆزێک ئەو بە خێراییتر ئەیاموت ئایەکان بەڵام بەڕاستی صوتێکی عجایب بوو لە کاتی نێژە خۆشخوا لە گلای ڕازی یا شێخ باسی بەخشندەییمان کرد تاوان پێش بچینەوە لای کاکە میهران و ئەوان خۆی نقطەیەکی زۆر گرنگ هەیە یا شێخ ئێمە هەیە نەبووە ینی وا هەستەکە کە مادەم نەبووە ینی ئەو ئەجری دەست ناکەوێت ئێمە توانین وەکو جەنای مامۆسا وتی بە پێکەنینێک بە قسەیەکی خۆش ئەنجاری وای هەر بە بێدەنگبوونمان ڕاستە لەوەی کە قسەیەکی نەشیاو نەکەین بۆمان بە خراپە نەنووسێ خۆی بۆت بە سەدەقا نووسێ جا دینی ئێمە زۆر لە پێشەکەشە وتم دینی ئێمە زۆر هاوبەشیتیایە هاوبەشی ینی لە هیچ دینێکی تر لە هیچ موئەسسەسە و شێوازێکی تری ئەوەی پەیوەستە بە مرۆڤایەتیەوە ئەمە بەدی ناکرێ تەنها لە دینی ئێمەیە کافرێ من کان یؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت يعني ئەوەی کە بڕوای بەخوا و بە ڕۆژی دوای هەیە با بێدەنگ بێ یان قسەی خێرک بەرەوە ئەو خۆی سەدەقەیە بۆتە بۆ ئەو کەسانی کە نیانە ینی ئەوەکو دڵنەواییەک بۆوانی کە پارەیان نییە ببەخشن تۆش زانم قسە زۆر پێ لەو مەجاالە وەڵاهی ماوسە سەلار نمونەیەکم لای حەزەکەم باسی بکەم جارێک باسم کردەوە بۆی ئەو شتانم وت بۆی تۆ شتەکە بۆ بێ نمونەیەکم لایە ساڵی 90ەکان بوو بەڵێ ڕفیقێکمە سێژ ماوە خۆی گەورە دەوامی عمری باو کەسێک پێویستی بە پارەیەکی کەم هەبوو 50 دینار 50 دیناری سویسری کاتە بەڵێ منیشم بتم فلانە کەس ڕەفیقم بووتم شتێکی وا خێر هەیە حەزەکەی بەشداری تیا بکەی وتی وەڵی ئەم 50 دینارم داناوە بۆ گۆشتی ئێوارە و کاتە گۆشت بە 50 دینار بوو کیلۆی گران بوو گران بوو بەم ناڵەکان و خێزانم نەوتۆ گۆشتە کڕم وتومە بە لەگەڵ دەستی خۆمە بی بووم وەختە لێ بنێنەوە ئەمانە بەڵام مادەم هەر نیان زانیوە هەر قسە ناکەم و تا 50 دینارەکە و تۆ بی بەبوو خێرە بێ بۆ کەسم وتم زۆر باشە خێرە بنووسێ نازام ڕۆژێ بوو 2 ڕۆژ دوای ئەوە بوو بینیمەوە وتی وەرە باشتێکی خۆشەوە وەسکەم تم چی وتم وتی وەڵاهی ڕۆشتمە ماڵەوە ئێوارە درەنگ ڕۆشتمەوە هیچم باس نەکردۆمانە هیچ نەبوو کە چوو ماڵە سێرەکەم خێزانم گۆشتی حیوانی لێناوە منشتم ئەم گۆشتە لە کێ هات وتی خزمێکی زۆر دوورمان بە ساڵ بە 2 ساڵی یەک نابینین ماڵەکەشیان زۆر دوورە ینی لە منطقەکەی ئێمە نەبوو وتی حیوانە سەر بڕیوە بە کوڕەکەی وتی وەڵی ئەمە بەرە بۆ فلانە کەس ماڵی فلانە کەسی خزمم بێ بۆ ئەو ئیتر نازان بۆ هێناوێتی ئەمە چۆن کەوتۆتە دڵی کە ئەم گۆشتە بنێرێ بۆ من لە کاتێکە ئەو پارەکەی داناوە بۆ گۆشتە دەخوا بووی دانایە ڕێک شوێنی خۆیان بە چەند سەعاتی دووە بۆ ئێوارەش نەکرد ئێوارێکی تر هەر عینەن ئێوارە جا ئێمە زۆر جار پێغەمبەر سەڵ فەرمێ ماڵ بە سەدەقە کەم ناکات بە خێر کەم ناکات زیادەکە یعنی ئێمە نەعوذ بالله نەچین خوا تاقی بکەینەوە
یعنی ئەمە حتمی ئەم شتەوایە بەڕاستی ئەم شتەوایە ئینسان فەقیر ناکەوێت دەست بڵە دەستی بە دەستی خەڵکەوە بە یارمەتی خەڵک بە لەبەرەوە ئینشاءڵڵا چەندێ بۆمان نەکرێ ینی مسلمانی وا هەیە ئەو معاشش کە ینی بەو نیۆ ناچەڵەکەی سە پێ ئەگا بە ئێمە بەڕاستی مسلمانی وا هەیە حسێکی داناوە لەو معاشش ئەی بەخشێ ڕاست هەن چەند جوانە بەڕاستی چکە ئەزانێ سوور ئەزانێ ئەمە نیعمەتی ماڵەکەی ئەمە هەر ئەمەی بۆ ئەمێنێتەوە ئەوی تێ ڕات بەدڵنیایە دەست خۆشیاشێکی جوان بوو کاکە میهران مناجاتێکی دیکەش پێشکەشکەین لە خزمەت مامۆستای ناری بۆ ئەڵڵا شاری بە مەولا جا بە ماوەسای ناریێت و ئاگرمان تێبەری برا ئەوەی مامۆسای فەنایشم پێشکەش کرد فەنایش دەست خۆش ڕاگەم لێ بوو بەرزاواتە یاخوا بێدڵی نەکردوین لە خزمەتان بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە دڵگەر دڵ مطیع بەندە فەرمانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە دڵگەر دڵ مطیع بەندە فەرمانت نەبێناوێ بە دڵگەر دڵ مطیع بەندە فەرمانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە دڵگەر دڵ مطیع بەندە فەرمانت نەبێناوێ بە دڵگەر دڵ مطیع بەندە فەرمانت نەبێناوێ کەسێ مەقسوودی کەسبی دەوڵەتی قوربی محەبەت بێ کەسێ مەقسوودی کەسبی دەوڵەتی قوربی محەبەت بێ غوڵامی بۆ غوڵامە نی غوڵامانت نەبێناوێ غوڵامی بۆ غوڵامە نی غوڵامانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە دڵگەر دڵ مطیع بەندە فەرمانت نەبێناوێ بە دڵگەر دڵ مطیع بەندە فەرمانت نەبێناوێ ظهوری نوری توری معرفت بۆ چاوی بێنورم ظهوری نوری توری معرفت بۆ چاوی بێنورم لە تۆزی سورمە ڕەنگی خاکی دامانت نەبێناوێ لە تۆزی سورمە ڕەنگی خاکی دامانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێناوێ بە دڵگەر
خندانتنا بينا بين بخنداي لي بشوران جيزي خندانتنا بينا بين بمولا قرل مولا طلب قربانتنا بينا بين بمولا قرل مولا طلب قربانتنا بينا بين بدل قلب المطيع عند فرمانتنا بينا بين بدل قلب المطيع عند فرمانتنا بينا بين صرمصام تورسينا مني صراحي دي داشك مني صرمصام تورسينا مني صراحي دي داشك مني مزي مي يا نوايني مزي مي يا نوايني لديوانتنا بينا بيب مولا قرل مولا طلب قربانتنا بينا بيب مولا قرل مولا طلب قربانتنا بينا بيب بدل قلب المطيع بند فرمانتنا بينا بيب بدل قلب المطيع بند فرمانتنا بينا بيب لا لي معرفة تعمير قطعي باغ كوني ضل حتى ما عمري بستي فيز إحسانتنا بينا بيب للروجي كشمكش ذا نار يا هرقيز نجاتي تو للروجي كشمكش ذا نار يا هرقيز نجاتي تو حسام الدين كفيلي بارع صيانتنا بينا بين حسام الدين كفيلي بارع صيانتنا بينا بين فمولا قرل مولا ضرب قربانتنا بينا بين فمولا قرل مولا ضرب قربانتنا بينا بين بدل قلب المطيع عند فرمانتنا بينا بين بدل قلب المطيع عند فرمانتنا بينا بين الله صلى الله عليه يا سلام يا ربي ودنگتان نرسه برقرار. كاكا مهران كاكا علي رضا وسلام كاكا ناصر عليكم يا جان إخوان. دەستان نێشێ وەش وەکو کاک جوتیارە یوت بێ کاک سەی ناسح والله ئارەوەڵا کاک سەید ناسە یاخوابی ما هو كلها جوانا ئەو سەیدە بەکارێنرێت لای ئێوەنێ والله اما هر زياتر علين سيد يسا خمان بانگي كان كاك سيدي ترى کاک سەی انا والله سيد جان والسلامة وەبزانم يا لە كاك. منتیقەی ئەولا لە دوو سەیدا شتێکی واشمان بەڵە سەیدا خۆی سید ئەولادی پێغەمبەرن صلی الله عليه صلی وسلم الله عليه. نەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیتر هەندێک جار لای ئێمەش سەیدیش هەر بە شێخ بان کرێ بلا خو ینی کە سەیدە و هەمترڕەن بەڵێ. شێخ فڵانە کەس بلا بەڵێ خۆم بفقتان کە یاخۆ یا شێخشان کاتی دوعاکانم ئەوەڵا ان شاء الله دەست بکەین بە دوعاکانمان ان شاء الله خوا وەریگرێ ان شاء الله انشاءالله فەرمو بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم وفقنا لما تحبه وترضاه
اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم وفقنا لما تحبه وترضاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي يا إله العالمين يا غياث المستغيثين أغثنا. يا ربي خوايشان ئێمە لە شەو ڕۆژە مبارەکەکانین بێجگە لە مەشتێکی ترمان نییە غەیرەوەی کە عەرزی مەولای خۆمان بکەین و خوای خۆمان بکەین و پەروەردگاری خۆمان بکەین کە عەفومان کە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. يا ربي خواي جان شوي قدر من بنصيبك أجر روشتو بنصيبك كردبين أجر هشتا نهاتو بنصيب ماني بك. يا ربي خواي ضلمان لقل شوكانا بكروا شوي عابدان شوي خوانا سراسكان شەوی ئەو بەندە ڕاست و پاکانەی کە ئومێدیان نەخواست شەودا بێت و چرایەکان خامۆش بکەن تا چرای دڵیان بگەشێتەوە و ڕووناک بێتەوە. یا ڕەب دڵمان گەشاوەکە یا ڕەب بمان خەرە ناو ناز و نیعمەتی عیبادەت، ناز و نیعمەتی مناجات، ناز و نیعمەتی لیقا و گەیشتن بە ذاتی تۆ. ئیلەه العالەمین امتحانێکمان نەکەی کە بەرگەی نەگرین، تاقیکردنەوەیە نەهێنی بە سەرمانە کە بەرگەی نەگرین. یا ڕەب یا ڕەبی شتێکنی بە سەرمانە ئیلەه العالەمین مصیبەتێک ناڕەحەتیەک یا ڕەبی خوایە کە تووشی ناشکریمان بکات. ئێمە بەندەی لاوازی تۆین، بە قووەتمان بکە بە ئیمان و بە دەعم و هێزێک کە خۆتەی نێری، بە مەعنەویاتێک کە خۆتەی بەخشی، بە بەخشینێک کە بەخشایشی خۆتە و کەس شەریکن نییە لەو بەخشینەیە پێمان ببەخشا. یا ڕەب یا ڕەبی خوایە ئەوانەی هاوسەرگیریان نەکردووە لە کوڕان و کچان ئیلەه العالەمین بە کەسی باش و شیاویان بگەێنە، بە کەسێک یا ئەرحەم الراحیمین کە شایستە بێ پێیان. یا ڕەب یا ڕەبی نەکەونە عەزاب و مەینەتی بەوەی کە شوەکەن یاخود ژنەهێنن، بەڵکو بکەونە سەعادەت و دڵخۆشی. یا ڕەب یا ڕەبی خوایەکیان ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە، ئەوانەی کێشە و مشکلیان هەیە مشکلەکانیان مەهێڵە. یا ڕەب یا ڕەبی خوایە ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێرە. یا شافی یا شافی یا شافی شیفایان بۆ بنێرە. ئەوانەی عملیات و مشکلەیەکیان لە ڕێیە یا ڕەب العالەمین بۆیان ئاسان بکە. یا ئەرحەم الراحیمین بۆیان ئاسان بکە. یا مسهب الأسباب یا مسهل الأمور یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الأکرەمین. یا ڕەبی خوایە ئەم دڵخۆشیانەی شەوانی قەدر و ئێوارانی بەربانگ لە هەموو ڕۆژ و کاتەکانی ساڵە لەگەڵمان بێت، بەوەی کە لە ناو ناز و نیعمەتی ئیمان نەپچڕین، سارد نەبینەوە، کەم تەرخەم نەبین. خوایشیان ئەو ڕۆژەی ئەمان گێڕیتەوە بۆ لای خۆت، بێکەسین، بێچارەین، بێدەسەڵاتین، هیچ شتێک لەگەڵ خۆمانە نابین. یا ڕەبی بێت توێشومان نەکەی، پڕ ئیخلاسمان بکەی. یا ڕەبی بەڕەحمەت و بەزەیی تۆ بکەوین لەو سەعات و کاتەیە ئیلەه العالەمین، بەرخەشم و قینی تۆ نەکەوین. یا ڕەبی خوایە فریشتەکانی مەرگ بە شێوەیەکی زۆر جوان پێشوازیمان لێ بکەن و فریشتەی عەزاب نەنێری بۆ لامان. یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین ئیلەه العالەمین لە دنیا و لە قیامەتا چاکە بهێنە لە ڕێمان، حەسەنەی دنیا و ئاخرەت بڕێژە بە سەرمانە، دەوڵەمەندمان بکە بە دەوڵەمەندیەک کە قەناعەت و دامەزراویە. یا ڕەب دڵمان فێری قەناعەت بکە ئیلەه العالەمین. یا ڕەبی بەرچاومان تێر بکە یا ڕەب العالەمین لە هەموو خۆشیەکانی دنیا. یا ڕەبی خوایە هەر زۆر زوو بکەوینە ناو کامیابی عیبادەت و ناسینی تۆ ئیلەه العالەمین، بەو جۆرەی کە خۆتە تەوێ، نەک بەو جۆرەی کە ئێمە ئەمانەوێت.
یا ڕەبی خوایە ئەم متعلقاتانەی دنیا و مادە و شەهەوات و ئارەزۆکانی دنیا دەست و قاچمان بەربات و لەم ڕەمەزانەیە دوای ڕەمەزان جارێکتر دەستمان پەیوەندی ئەم شەهەوات و ئارەز و دنیا بیستیە نەبێت. ئیلاهە العالەمین تام و چێژی ئیمانمان پێ بدە تاوەکو بین بە دوایە لە هەوا و ئارەزوەکان بێزارمان بکە تا دوورکەوینەوە لێیان بە ڕەحمی خۆت و بەزەی خۆت. ئیلاهە العالەمین وەرمان بگرە و قبوڵمان بکە. بر شفاعة حضرة رسول الله من بخا صلى الله عليه وسلم، بر شفاعة قرآن من بخا، بر شفاعة يك بيكي آية كاني قرآن من بخا. يا ربي خواه درقاي نهين يكاني قرآن بو ضلمان بكروا لوقتي خندنيا فيري تدبري قرآن من بكا فيري أو استنباطا معنويا من بكا كقرآن يبخش بعبد الراس كان. يا ربي خواه فيري أو معنويات من بكا كقرآن يبخش بعبد خواناس كان. يا رب إله العالمين لناو آياتكاني قرآنا دل خوشي و اطمئنان و إيمان و دامزراوي و فهمي قول و خواطري زور جوان بخرنا و دلمان أو بخشيني قرآن لسر دلمان بكروا يا رب. وقت قرآن خنين خيالاتي دنيا نمان قريت هواو آرزوكان نمان بات. يا ربي بمان خرنا و جغزي قرآن ناو تفسير معنوي كي قرآن بمان جينا لناو قرآن لسر قرآن بمان مرينا. يا ربي بدم قرآن خندنا وزيني ومان كرا ولا قيامتا. إله العالمين ولا مكان من ولامي قرآني ببو فريشتكان. يا رب توفيق من بو هداية من با إيمان من سلامتك لدايكو باوك كان من خوش بك وفاتيان كردوا أواني كماون. يا رب العالمين عاقبة خيريان بك لبراو خوشك كان من خوش با لماڵو مناڵ و خێزان و دەوروبەر و خزم و کەس و کارمان خۆش بە لەسەرجەم ئەم ئازیز و خۆشەویستانەی کە هەموو ئێوارەیە میهرەجانێکی گەورە لەم گوڵستانە و لەم کەناڵە خۆشەویستەیە سازەکەن. یا ڕەبی خێری دنیا و قیامەت بڕێژە بەسەریانە بەسەر تەواوی ئیمانداران و مسلمانانێک کە ئەم حەڵقەی زیکرانە لە شەوان و ڕۆژانە دروسەکەن و دعوەتی فریشتەکانی خواکەن بۆ مەجلیسە جوانانە و مجلسكاني له لعب. يا رب العالمين تركي تركك يا رب. توفيق من با هداية من با إيمان من سلامتك عفو منك واستقامت بو إخلاص دا مزرا إيمان بيبدا. اللهم آمين آمين يا مجيب السائلين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.